یەکەم حاڵەتە لە عێراق و لە کوردستان تۆمار بکرێت. ئاژەڵێکی دەگمەن لە باخچەکەمان لەدایک بوو کە ئەویش دەگمەنەکەی بۆ دەگەڕێتەوە کە 2 توخماواتە لە 2 ئاژەڵی جیاوازەوە لەدایک بووە کە هەڵگری هەردوو سیفاتی دایکەکە و باوکەکەیە کە باوکەکە ئەسپە و دایکەکە زێبڕایە کەرەکەی بێ. ئەم حاڵەتە بە زانستی پێی دەوترێ زێبرۆید، واتە ئەو پرۆسەی کە لە نێوان هەر زێبڕایەک و هەر ئیکوانێکدا دەکرێت. ئیکوان لە زمانی پزیشکی ڤێتەنەریدا بۆ ئەو ئاژەڵانە دەگرێتەوە کە بە کوردی خۆمان پێی دەڵێن وڵاخە بەرزە. وڵاخە بەرزەکان ئەسپەکان و گوێدرێژەکان و هەتا دوای دەگرێتەوە. لە حەدیقەکەمان ئەوەی ئێمە ئەم دیاردەیە لە نێوان کەرەکەی و ئەسپتا ڕوویداوە، ئاژەڵەکە خۆی پێی دەوترێ هێبرا. هێبراش لە تێکەڵەی ناوی هەردووکیانە وەرگیراوە، هۆرس و زێبرا. یەکەم حاڵەتە لە عێراق و لە کوردستان تۆمار بکرێت.